دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوو بەشێک لە شاخی نزیک بەنداوی دەربەندیخاندا ڕووخایە ناو بەنداوەکە، لە ئێستادا نۆژەنکردنەوە بۆ بەنداوەکە دەستی پێکردووە و نزیکەی 1 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. چاکسازی و بەگەڕستنی بەنداوی دەربەندیخان لە سێ بەشی سەرەکی پێکاتوە. بەشی شۆت کرێت کە بریتە لە جێگیرکردنی ڕووی لای ڕاستی شاخی بەنداوی دەربەندیخان، بەشی پۆنتۆن کرێنی سەراوکردنی بریتە چاکردنەوە سەر لە نوێ ئیشپێکردنی کرێنە سەراوکەوتۆکە بە مەبەستی چارەسەرکردن و سیانەکردنی تەوافەکانی ناو ئاوەکە. بەشی سێمیشمان بەشی فایبەر ئۆپتیک کە بریتە لە بەستنەوەی هەموو بەشەکانی بەنداو بە کامێرەکان و ئامێراسیارەکان و بە ژووری کۆنتترۆل. ئەندازیاری پرۆژەکەش ئاماژە بەوە دەکا بەنداوەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوودی پێویستی لێ نەبینراوە و ماوەی پرۆژەکە تەنها 7 مانگە و لە کۆتایی مانگی شوباتی ساڵی داهاتوو ماوەکەی کۆتایی دێت. لە کاتێکدا تا ئێستا لە 45 ماوەی پرۆژەکە کۆتایی هاتووە و تەنها لە 30 کارەکانی جێبەجێ کراوە. پاشەوەی لە ساڵی 2015 مانگی 11 داڕوخانێکی زۆر نزیکەی 15,000 متر مکعب لە بەردی شاخەکە کەوتە خوارەوە. بە سوپاسەوە دوای پەیوەندیکردن بەلایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم بودجەی پێویست دابین کرا بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە، ئەوەش بە 2 مەرحەلە. لە مەرحەلەی یەکەمدا بودجەیەک دابین کرا بۆ پاکردنەوەی شوێنی داڕوخاوەکە لەگەڵ دروستکردنی دیواری ڕاگری گابیۆن و لە مەرحەلەی دووەمدا پارێزگاریکردنی ڕووی شاخەکە لە داڕوخان بە بەکارهێنانی شۆرتکرێتکردن کۆنکریتی شۆرتکرێت. ئەمەش بریتە لە پاکردنەوەی شاخەکە بە بەکارهێنانی وەتەرجێت و پاشان لێدانی چینێک لە شۆرتکرێت بە ئەستوری نزیکەی 3 بۆ 5 سانتیم، پاشان ڕاخستنی چینێکی BRC گابیۆن بەڕووی شاخەکە بە هەردوو ئیتیجای ئاسۆیی هەروەها شاوڵی و پاشان لێدانی چینی دووەم لە کۆنکریت بە ئەستوری 5 بۆ 10 سانتیم کە تەواوی ڕووی شاخەکە لە داڕوخان دەپارێزێ. بەڕێوەبەری گشتی بەنداوی دەربەندیخان ڕای دەگەیەنێ بەهۆی بەنداوەکەەوە کێشەی زۆریان هەیە و چەندین جار داوایان بەرز کردوتەوە بۆ ئەوەی بودجەی پێویستیان بۆ تەرخان بکرێت، بەڵام وەڵامدانەوەکان لە سەروی خۆیانەوە لە ئاستی تمۆحی ئەواندا نەبووە. ئەو کێشانە ئێمە ڕوبەڕووی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمان کردووەتەوە. پێویستی بە تەرخانکردنی بودجەیەکی باش هەیە بۆەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێن و هەروەها پێویستی بەوە هەیە کە کۆمپانیای مختصی بیانی بانکرێ بۆی ئەو کێشانە چارەسەر بکەن. لەو کێشانە کێشەی تونێلەکان ناو تونێلەکانمان هەیە و کێشەی دەرگاکانی ئاوەرگرتنمان هەیە کە تونێل لە سەرچیەکانی بەنداوی دەربەندیخان لەسەر و دەرگایانە بنن ئەگەر چارەسەر نەکرێن لەوانەیە بێتە هۆی داخستنی تونێلەکە و لەوانەیە لە ئایندەیە بێتە هۆی ئەوەی بەرەبێنانی کارەبا و ئاوی بەردانەوەی ئاوی ئاودێری لە بەنداوی دەربەندیخانەوە تووشی کێشە ببێ. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری پرۆژەکە دەکەوێتە وەرزی بارانبارین و مەترسی لەسەر گیانی کرێکاران و تەنانەت هاوڵاتیانی سنوورەکەش دروست دەکات. لەبەر ئەوە بەشێک لە ئەندازیارەکان هەوڵ دەدەن بۆ ئەوەی بە زووترین کات و پێش وەرزی بارانبارین پرۆژەکە کۆتایی پێبێنن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای دەربەندیخان.